گفتوگەیم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شۆڤەکاری سیاسی. کاک مەسعود سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ئەم هەموو لێدوانەی دۆناڵد ترەمپ لەبارەی ئاگربەست و ئاشتیەوە بە بڕوای تۆ لە چیوە سەرچاوەی گرتووە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، بە تاکید ئەو پرسە زۆر گەورەیە. ئێمە ئەگەر تەماشای سەرەتای دابەشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سایکس-پیکۆ بکەین دەبینە ئەو کاتی ئیمپراتۆریەتێکی وەکو عوسمانی لە پێش بوو ڕێگەی گرت بوو کە ڕووخە ئەوجا ئیشە گەورەکە و بابرێن پرۆژە گەورەکە جێبەجێکرا. ئێستا دووبارە فۆرماتکردنەوە چی سایکس-پیکۆیە؟ سایکس-پیکۆ هەردەمینێ ئەو مەبادیانەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەسەر بنیادنراوە چ مەبادی یعنی هەر مەبدەئەکەی پێ دەگوێترێ عەدەم المەس بالئرث الاستعماری، یعنی ئەوانە هەموو دەمینێن، بەڵام فۆرماتەکی نوێ لەسەر ئەساسی ئەمنی قەومی ئیسرائیل و بازاڕی ئەمریکا و پێشهاتە نوێیەکانی جیهان، یعنی پێویستی بە فۆرماتێکە. فۆرماتەکەش ئەوەی ڕێگرا دەبینین ئێران و جەماعەتەکەیتی، یعنی ئەگەر ورد بین لە سەرەتای سەدەی 20 ئەو کاتی کە سایکس-پیکۆ چەسپێنرا پێیان دەگوت مەبادیئی نوح، ئێزا ئەو جارە پێی دەگوترێ پرۆژەی ڕێککەوتنی ئیبراهیمی یان بەیتل ئیبراهیمی، یعنی هەر یەکە بزانە هەر یەکە دۆمەین و ڕێنجێکی هەیە ئەو پرسانە. ئەوەی ئێستا ئەوەی لە پێش ڕێککەوتنی ئیبراهیمی بەڕاستی ئێران و جەماعەتەکەیتی، بەڵام جەباسیەوەت کرد کە ترەمپ لەبەرچی لێدوانش زۆردا. ترامپ وای زانی ویان جەماعەتەکانی برادرەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایان تێگەیان کە ئەو ئیشە ئاسانە و ئێران و جەماعەتەکەی بە ئاسانی لە ناو دەچن و ئیتر ڕێککەوتن نامی ئیبراهیمی دەکرێ ئەوەی خۆی ئیعلان کردیا یان ئەوەی خۆی ئیعلان نەکرێت تا ئێستا ئەوانە هەموو بە ئاشکرا جار بدرێ و ئەو فۆرماتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە دی کە لە مەسلحەتی دۆستەکانی ئەمریکا و ئیسرائیلیش لە ناوچەکە ببتە برا گەورە، یان ئەوەی وەکو شێخی ئەزهەر یان ئەوەی ئەزهەر گوتی ئەگەر لەو شەڕی سەرکەوتوو بێن نەتەنیاهۆ دەبیتە خەلیفەی موسڵمانان، یعنی ئەوانە ئەگە قسەی مەجازیش بی، بەڵام ئەوانە لە پێش بوو. ئێستا ترەمپ مشەوەشە هەموو ئامانجەکان نهات نەدی، ئەگەر ڕوخسەت هەبی باس بکەین ناتەدی چی؟ یعنی حەماس هەتا ئێستا چەکی بەدەستەوەیە، حەماس هەتا ئێستا چەکی بەدەستەوەیە، حیزب الله هەتا ئێستا مقاومەی دەکا، ئەوانەی یەمەن حوسیەکان هەروە لە شوێنی خۆیتیان و زۆر بەتوندی، عێراق تا ڕادێک ڕاستە میلیشیەکان چەکدادەنێن، ڕەنگە لە هەواڵەکەش باست کرد حیزب الله و هەموو پێم وایە چەکدادەنێن، بەڵام چەکدانانەکەیان هەر تەسلیمی دەوڵەتی عێراقی دەکەنەوە کەواتە عێراقیش وەکو پێویست ساغ نەبوویتەوە لە بۆ ئەمریکا و ئێرانیش مایتەوە، کەواتە ترامپ بەڕاستی لە دۆخێکی شەوەشیدایە، زەختی زۆری لەسرە کە ئامانجەکانی ئەوەی داینابوو بە 4-5 ڕۆژ بێتە دی، ئێستا دەبینین نەهاتە دی. ئەجە لەبەر هەندێ بەڕاستی لێدوانی زۆر زۆر سیر و پێچەوانە و خێرا و گۆڕین دەدا و هەر ڕۆژێ قسەچی دەکا ئەوەیە سەر پرسەکە. باشە مامۆستا بە بڕوای تۆ دۆناڵد ترەمپ ێستا لە بەرژەوەندی نییە جەنگ دەست پێ بکاتەوە، بۆیە دەست پێ ناکاتەوە؟ دەزانی پرسی جەنگ یعنی وەکو برەی ئەگەر لە بیرت بی کاتێک کە جەنگ کۆتایی پێهینە ترەمپ شتێکی گوگوتیا من دەمویست هەتا دەست بەسە نەوتی ئێراندا نەگرم ڕانەوەستین وەکو ڤەنزوێلا، بەڵام میلەتی ئەمریکا و ڕائیان نەبوو، ئەوە زۆر زەختەکی گەورەیەوە مانایەکی قوڵیشیە. تەبعاً ترامپ ویستی وەکو کاتی خۆی بەریتانیا لەگە عوسمانی کرد، ویستی بە تەنها ئەو پارووە گەورە قوتدا ئێران لە ناو باو بیکاتەی خۆی، پێویستی بۆی نەکرد کە لەگە ناتۆ یان یەکێتی ئەوروپایان دۆستەکانی تر هاوپەیمانی بکەیان وەکو برەی یاساییەک وەرگری لە نەتەوەیەکرا هیچی نەکرد. ئەوانە وای کرد هەموو بەرامبەری ڕاوەستنەوە، یان عەلەقەل تەئیدی نەکەن، کەواتە کۆمەڵێک فشاری گەورەی لەسەرا کە نەتوانیت شەڕ بە باش بکە، بە تایبەتی لە ناو کۆنگرێسی شەروە ئەو سێمین جارە لێ پێچینەوە دەکرێت، جار لە جار نزیک دەرەوە لەوەی کە دەست و پێی ببەستن لێ نەگەڕێن شەڕ بەبێ مەوڵەتی کۆنگرێز بکە. یعنی لەولایەش مەقاومەتی ئێران و جەماعەتەکانی لەولایەش وای کرد کە لە شەڕەکەی بە هەوەنتە دەرنەچی و جارە بیر لێ بکاتەوە کە شەڕکردنەوە ڕەنگە زەحمەتی تێدایە، گرانی دەکەیتە جیهان
تەنگەی هورمز گیرایە نەوتگران یعنی کۆمەڵک کێشەی وا هەیە کە مسۆگەر نییە لە بۆ ئەمریکا لە بۆ ترامپ خۆی لە بۆ حیزبی جەمهوری خۆی ئەنی ئەوانە هەموو وا دەکا کە دوودڵبی زۆر لە شەڕی ئەو جارە. باشە مامۆسا هەندێک دەڵێن دۆناڵد ترامپ یعنی هەندێک هۆکاریە بۆی کە جەنگەکەی ڕاگرتووە بەڵام ناوێت دانی پێدا بنێ مەسەلەی مۆندیالە وەکو دەزانین چالاکیەکی وەرزشی گرنگە پەیوەندی بە هەموو جیهانەوە هەیە لە سەراستی جیهان مەسەلەن بە ملیاران خەڵک تەماشای دەکا و سەدان هەزار کەس گەشت دەکات لەم وڵات بۆ ئەو وڵات ینی دەڵێن ئەمە جۆرێک لە هۆکارێکە بۆی کە بێواسایشی جیهانی دابین بکات تا مۆندیال تەواو دەبێ بە بڕای تۆ ڕێی تێدەچێ؟ تا ڕادەیەکی کەم دەزانی ئێمە ئاگامان لێبی نە ترامپ نە نەتەنیاهۆ ئەوەی نییە باوەڕی پێ بکەیت کە شەڕی ڕادەگری بە ماوەی 6 ڕۆژ ساڕێک یان 6 سعات هیچ فەرقی نییە هەر دەمە دەرفەت هەبی ئەوان ئیش خۆیان دەکەن بە تایبەتی نەتەنیاهۆ وەکو ڕئیسەکی زۆر زۆر پراگماتیکی و نێرجسی زۆر و نەتەنیاهۆش تەبعەن یعنی ئەگە برین جیناتەکەی وایە کە زۆر ئیلتیزام بە بەڵێن و شەڕ قانونی دووەری ئەوانەی نییە لەبەرەوە لەلایەک تا ڕادەیەک ئەوەی جەنابەت باسکرام گوێم لێ دەبی لە جیان بازەکەی بەڵام بڕەک سادەیە چکە ئێران کاکە شارەزایە ئاگای لێە ئەو شەڕی پێشترێ 1 ساڵ لەوە پێش دیبلۆماسیا جیهانیەکان کە دەچونە ئێران دەگەڕانەوە دەیانگۆ ئێران دەزانی شەڕی لەگە دەکرێت خۆی ئامادە دەکات یعنی ئێرانیش لەو ئاستەی نییە هەر بخەڵەتێ بتوانی بەڵام ئەوەیە ئێرانی زۆر زۆر پەرۆشی ئاشتێ لەبەر ئەوەی لە شەڕەکەی دەزانی سەرکەوتن نییە لە گۆڕێ بەڵام دەتوانی بەرگری بکە ینی ئاگامان لێبی ئێران هەیە ئێران بە خۆی دەرێمە سەرکەوتوین ئەو لە بە خۆی وەدەرێ دەنە ئێران تەنها دەتوانی بەرگریەک لە خۆی بکات دەنە ناتوانانی ناوی مستەڵەحی سەرکەوتن بە قاموسی عسکەری بە هیچ جۆرێک لە خۆی بنێ ئەوەیە کە مامۆستا ئێران وەکەوەی کە سەرکەوتوو نییە ناتوانین پێ بڵین سەرکەوتوو ئەکرێ بژڵێن شکستی نێنە ئەوەی کە ڕووی داوە لە ئێران وەکو شکست دەتوانین بیخێنینەوە یعنی ئەوەی ترامپ و یان ئەو مەجلیسەی سەلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان ئەوانەی دۆستەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایان نابوو کە بە چەند ڕۆژە کۆتایی دێ ئەوە دەرنەچوو دەتوانین برین ئێران شکستی دەینا وەشتە چتریش ئیزافە چتریش چکە مستەڵەحەکی بڕێک دەقیقە یعنی دەتوانی نەیهێشت سەرکەوتنیش بکەیتە ناو قاموسی ئەو جموجۆڵە عسکەریەی ئەمریکا ینی ئەوەشی نەیهێشت ترامپ وتارەی گەورە بدا برێمە کۆتاییمان بە شەڕهینا و بە سەرکەوتن وەکو ئەوەی بۆش لە جەنجی خەلیج کردی یعنی ئەوەی نەتوانی ئێران ئەوەی نەهێشت ئەمریکاش بیکە. باشە مامۆستا بە خوێندنەوەی تۆ بۆ پێدراوە سیاسیەکان جەنگ دەست پێ دەکاتەوە یعنی وەکو دەبینی ئێران تەسلیم نابێ بۆ داواکاریانی کە یا مەسەلەی وازێنانی یەکجاری لە مەسەلەی پیتاندنی یۆرانیۆم یان بەرنامە ئاتۆمیەکەی یان موشەکە بالیستیەکانی ئایا ئیسرائیل و ئەمریکا وا لی دەگەڕێن؟ زانی ئێستا نسبەی کەم بیتەوە ینی بەڕای من 140 احتیمالی شەڕمایە 160 ڕەت بووە واگە شەڕیش بی هەر لە پێناایی ئەوەیە کە ئێران بێتە ژێرباری ئیتفاقێک دەزانێت ئەو مەوزوع مادەمەیە گرنگە ئەگەر پرسیارەکە لەسەر چکە تۆزێک عیلاقی بە چارەنووسی کوردستانیش هەیە ینی لە دابشکردنی ساکیس پیکۆ ئێرانی لەگەدا نەبوو بەس میراتی عوسمانی دابشکرا ئێستا لە پاش ئەوەی لەو شەڕانە بەسە ئێراندا نەیانتوانی زاڵ بن یان سەرکەوتوو بن وا بیر لەوە دەکرێتەوە لە دەرەوەی ئێران ئەگە ئێران ڕازی بی واز لە ئەو یعنی ئەو جەماعەتانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینی و لە ناوە خۆ ئیشی خۆی بکە ئەوان ڕەنگە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست دادەڕێژنەوە کە ئێرانی لەگە نەبی دووبارە یعنی ئێستا ئەوەی تۆمبارک ئەوڕۆ نووسی بووی ئارامی لە نێوان ئەنقەرە دیمەشق بەغدا ئەوە چەند مەترسیدارە لە بۆ سەر کورد چکە ئەمامان لە بیر نەچی لە کاتی داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ساڵانی 1920 کوردستان ئامادە نەبوو ئێستا لەو دەمەی جارشکەوا دادەڕێژرێتەوە داڕشتنەوەی سنووریش نییە داڕشتنەوەی
هاوسەنجی هێز مەعلەسەف کورد بزانە لە چ وەزعەکدایە دام و دەستگاکانی هەموو ئاهاتڵا حکوومەتی نییە پەرلەمانی نییە هیچی نییە لە هەموو شتێک ئەزمەیە راپۆرتی نێو دەوڵەتی خراپی لەسەر دێ دیبلۆماسیەتی سفر بیتەوە یەک کەس لە جیهان پرسی پێناکە سەردان یان تەماشاکە لە چ دۆخێکە کورد عافیە سەر کردایەتی کورد ئەتو هەست بۆی دەکەی ئەو قۆناغا چ قۆناغەکی سەختە تاریخیە یان دووبارە بوونەوەی سایکس پیکۆیەکی ترە هەر لەسەر ئاساسی سایکس پیکۆی جاران ئەتوو لی دانیشی ئەو هەموو وەزع بێتە پێش و هیچ یعنی گۆڕانکاریشەکەی ئەمە یعنی ئەو مەقسەدم وایە ئەوەی تۆمبارک ئەوڕۆوەی گوتیا ئاماژەیە هەم لە بۆ چارەنووسی کورسە هەم لە بۆ ناوچەکەش ناوچەکە بە قۆناغێک دەڕوا ڕەنگە بێنە سەر ئەو ڕایی کە با ئێران لە دەرەوەی ئەو فۆرماتەی بی چکە حەزیان دەکرد ئێرانیش وەکو دوای سایکس پیکۆ شاه هاتنە ناو هاوپەیمانیەکان بەتایبەتی هاوپەیمانی تەل ئەبیب تاران جارشکەوە بێتەوە چکەگەوە بێت بەهتا بواایەوە بەڕاستی ئامانجەکانی ئیسرائیل و ئەوەی پێی دەگوتری ئەمنی قەومی ئیسرائیلی نوێ ئەوەی نوێ لەسەر ئەساسی ئیتفاقی ئیبراهیمی یعنی ئەوانە هەمووی جێبەجێ دەبوو بەڵام کە جێبەجێ نابی ئێستا بیر لەوەی دەکرێتەوە جارێکتریش لە دەرەوەی ئێران ئەو فۆرماتە بکرێتەوە. باشە مامۆسا شتێکی گرنگە دوێت ئەوە تۆمبارک جارێکتر دەستنیشان کراوەتەوە بۆ ئەم منتیقەیە وەکو نوێنەری دۆناڵد ترامپ ئەوەی کە باسی کرد پێ دوایە ئەوە مەترسیە لەسەر ئێمە ئەوەی کە تۆ بە مەترسیت ناوبریانی پێ دوایە ئەو مەترسیە حەقیقیە وجودی هەیە زۆر حەقیقیە زۆر مەترسیە یعنی ئەگەر تەمەشای بابرین ئەجار هەر تەوەری ئەمریکا تەوەری ترامپ بارە بزانە چیە چۆنە زۆر تەئیدی مەرکەزیەت دەکەن زۆر یعنی تەمەشاکە لە سووریا کورچی بەسەر هات لەو وەزع بە قووەتەی یعنی ئەوجە تەمەشای پرۆژەکەی ئەمریکایی بکەن ئەوی ناوی تقریبان 58 لاپەڕە بوو ئەوەی ناوێن لێنە تۆزێک نزیکە لە پرۆژەکەی کۆنی ئەمریکا یعنی ئەوەی داوی لێنرا بوو ئەمنی قەومی ئەمریکی نیوەی زەوی ئەمریکا گەڕانەوەی مەبدەکانی مۆنرۆ یان دەبینی نەمافی چارەنووس پرسی میلەتان ئەوانە هیچ تێدا نەمابوو لەو وەزعی ئەگەر لەوی تەمەشا بکەی ئەوجە دوای تەمەشای ئەو تەوەجوهە مەرکەزیەتەی بکەی کە تۆمبارک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەستۆی وەگرتیە ڕاستی بۆ دەردەکەوی کە ئەو قسەی تۆمبارک ڕێک بەسەرت دژی کورد بوو ئەوە چ ڕایگرتیە ئەو نەخشە و پلانە جێبەجێ نەکرایە ئەوەیە سەرکەوتنیان تاو بەسەر ئێران بەدەستنینایە سەرکەون لەوێن دەرێ ئەگەر سەرکەوتوو بن بە تەواوەتی و عێراقیش گۆڕانکاری بکەیتە ناو ئەو ڕێککەوتنەی ئیبراهیمی هیچ چارە نووسک لە بۆ کورد نمایە ئەوە لێرە من پێت دەڕێم بە ڕوون و ڕەوایی و لێش بەرپرسیارم و لەوەش ناترسێم داخوا دوو کەس لە بۆ خۆیان شتێکی دەنووسیان تۆمەک بەم دەکەن ئەم هیچ منەتم بەوتمانە ئەوە حەقیقیە منترسێکی زۆر گەورەیە ئەوەی کاتخۆی بلاسخارد دەیگۆ کە کوردستان بەرەو هەڵدێرە هەرێمی کوردستان هەروەها نامینێ بوویتە کارتۆنی سەد قسەی وهای بەجێهێشتێ لە بۆمان زۆر بەداخەوە ئێستا زۆر لێ نزیچین بەڵام یەک شتێکە یعنی ئێستاش لە دەستە خۆمانە ئێستاش ئێمەی کورد لە کوردستان هەنگاوەکان بگۆڕین حکوومەتەکی مەدەنی جوانی تەکنۆقڕات دروست بکەین دەستگۆڕی دەسەڵات هەبی حیزبی چەکدار نەمینێ هێزی چەکدار و پێشمەرگەی نازدار لە دەست حیزب نەمینێت تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین چۆن سەدر و جەماعەت وا بەرەبەرە تەسلیمی حکوومەتی عێراقی دەکەن ئێمەش لە کوردستان تەسلیمی حکوومەتەکی دەست ئەمین حکوومەتە کە سەرۆک وەزیرانەکەی وەزیرەکانی زۆر شارەزای وەزارەت و حکوومەت بن ئەوە وەکوبری ئەمین و ئەمانەت و بێلایەن بی حکوومەتی حیزبەک نەبی حیزبەک خۆی بە حیزبی قائید بزانی ئەوان نەبی ئەوە هێزی پێشمەرگەی تەسلیم بکرێ و سەبر وەزعی خۆمان باش بکەین لەگە عێراق ڕێککەوین چاومان لەولای تورکیا و فلان وڵات و ئێران و ئەوانە نەبی مەجال هەیە ئەو جارەش لێ دەرباز ببین ئیشاءالله وە کوردستان بە سەلامەتی ببینێتەوە. باشە مامۆسا مەترسیانەی کە بەڕێزت باسی دەکەی و ینی وای دەخوێنیتەوە کامە هۆشدارەکانی بلاسخارتە کە پێشتر وەکو دۆستێکی کورد هەندێک قسەی کرد و وەکو هەمیشە کورد زۆر گوێی بۆ ناگرێ کورد بۆ گوێ بۆ ئەم هۆشداریانە ناگرێ
وڵای شتێکت پێ دەرێ یەکەم جارە ڕەنگە ئەوە ئاشکرابی تو باست کرد کە بلاسخار دۆستی کورد و بالفعل زۆر دۆستی کورد بوو ئەوانەی کە هیچ ڕەخنە لە کورد ناگرن هیچ دۆستی کورد نینە بلاسخار کە دۆست بوو بەڵام کورد چی بەرامبەرەوەی کرد ئەم بەخۆم ئەو نامەیەم دیت جێگری سکرتێری ئومەم متحیدە هاتە کوردستان لە قەڵاتی هەولێرێ داوای 5 کەسی کرد لە کوردستان یەک لەوانە ئەمێن بووم واڕێکە داوای کرد چوین دانیشتین باسەوەی کرد کە عێراق داوای کردیا ئەو یۆنامی بەشە سیاسیەکەی ئومەم متحیدە بکشێتەوە ئەمنیش زۆر تەعەجوبمە بلاسخارد گوتم ئەوانە زۆر خزمەتیمیان کرد گوتی وەڵا دەنا بۆ ئاگاداری سەرۆگۆزیرانی ئەو قسە میمە سەرۆگۆزیرانی حکومەتی هەرێمی کوردستانیش تاییدی نامەکەی سەرۆگۆزیرانی عێراقی کردیا کە ئومەم متحیدە لە کوردستان و لە عێراق بکشێتەوە یعنی تەعەجوبم ما خوایە ئەوە چ بوو ئەوە هۆیەکەی ئەوەی بوو کە بلاسخارد یەک دوو جار بە دلسۆزانە بە دۆستانە ڕەخنەی لە کورد دەگرت کە کاکە ئیشتان چاکەن بعد تووشی شکستنێن تووشی هەڵدێرنێن سەرکردایەتی ئێمەی کورد تاییدەوەی کرد و کاوانە لا بدرێن بڕۆن لە کوردستان نەمینێن ئیتر ئەما بکەینەوە بەردەستی وڵاتانی ئیقلیمی تەمەشاکە ئێمەی کورد چەند کورتبینین چەند فەقیر حاڵین چەند نەشارەزین لەو دنیای چ دەکەین دائیمەن ئەمنەوەی دەرێم دەستمان دایتە مشارەکی ئەو لە قەدارەی دەبڕینەوە کە بە خۆمان لەسەرینە یعنی مامۆستا تێنەگەیشتون کە بلاسخار لە دڵسۆزی ئەم قسانە دەکا کە چێمانویستویانە دەری بکەن وەگەوەی کە ئەگەر ئەو دەربکەن ئەو مەترسیانی کە ئەو باسی کردووە وجودی نییە ئەسلۆساسی نییە ینی وەکو شتێک بڵێ ئەم قسانەی لە خۆیەوە کردووە وڵی ئەوجە لێکدانەوەی زۆرە بسەبەت ئەوە وایە بەس ئەمن حەزم نەکرد هەموو شتێکی برێن بەداخەوە ینی سەرکردایەتی ئێمە زۆر خوێندنەوەی لاوەزە ها دەبینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چڕۆدا خوێندنەوەی سەرکردایەتی کوردیش چۆنە یعنی چ زۆرە شکستێک بەسەر هەرێمی کوردستان دێ لەبەرەوەی خوێندنەوەی سەرکردایەتی ئێمە لە بۆ ئەحدازەکان لە چوارچێوێکی زۆر تەسک تەمەشا دەکە بە فراوانی تەمەشای جیهان ناکە هەر لەبەر هەندێک بزانە ئێمە دەرچوو بین باس شتەکرد مادەم پێبێت ئێمە بەهۆی قەراری 1986 دەستوری عێراق دیبلۆماسیەتی جیهانی لەگەر ئێمە لە مەترسی دەرچووین سەرکردایەتی کوردی خۆمان بە نەشارەزایی ئەمە نارێن بە هیچ شتی تر بە نەشارەزایی بە کوردبینی بە نەزانینی خوێنەوە وای کرد ئێمە جارێشتر لەو منتیقە ئەمانە کە کوردی گەیشتوێ بگەڕێنەوە سەبر بۆ منتیقە ترسناک و خەتەریاتەکەی ئێستا ئەمە گەڕاینەوە ناو شوێنە مەترسیەکەی شوێنە مەترسی چی هەرنمونەکە لە بۆ دەینم ئێستا ئەمریکا لەو شەڕەی سەرکەوتوبی خەتەرە لە بۆمە ئێران سەرکەوتوبی تاو ئەمریکای لە ناوچەکەی دەربکە خەتەرە لە بۆ ئێمە ئەوانە هەروە بینی ئێران دەربکرێ و ئەو فۆرماتە بکرێ و تۆمبار خەتەرە هەر مەسارەی دەگری هەر ڕێڕەوەی دەگری خەتەرەوە لە بەرسیە بە معنای ئەوەی سەرکردایەتی ئێمە وەکو برێ پێگەی کوردی لە شوێنێک بەجێهێشتیا هەمووی مەترسیە نەیتوانی ئێمە لەو شوێن بگەین تا ئەو شوێنەکەی پێدەوترێ بەڕل ئەمان وە مەجای شەبوو بۆ ینی با ئەوەی نەرین خی گەورە دەرکەی کردووە وڵاتانی جیان دەرکیان لە ئێمە کردبووە بەڵام ئەمن با زۆر لە سۆی نڕ قسە ئێمە لە کاتەچی ترسناک و مەترسی داین دەبی ئێمە ئێستا ئەوانە هەموو لەبیر بکەین ئەو قسانە دەبی لەگە سەرکردایەتی لەگە هەموو حیزبەکان زۆر بەبرایەتی پێکەوە برین کاکە وەرە عاقر بن وەرن ئەو قۆناغە سەختەی وا هاتیە ئەو مەئامەرە گەورانە ئەو هەورازە گەورە وەرن بە هەمومان پار بە هەرێمی کوردستان وێنین وەبی تووشی سایکس پیکۆیەکی سەرەتای سەدەی بیز نەبتۆ چکە ئەو ئەگەرە زۆر نێزیکە بەجێرێ ئەو نووسینەی ئەو ڕۆی ئەمن تۆ باراکەم دیت زۆر بە مەترسی دەزانم باشە مامۆستا دوێنێ لە سەرۆکێکیەتی نیشتیمانی کوردستان ئەماژی بە شتێک کرد وتی ئێستا ئیترێ مەسیون و بەسیونی لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا ژماری کورسیەکانی پەرلەمان و هەر حزبێکی سیاسی مافی خۆیت یا پەیمانەتی لەگەڵ کێدا پێک دێنێ و ژماری کورسیەکانی حەز دەکات زیایکەم و حزبێک وایە بە بڕوای تۆ ئەمە کاریگەری نابێت لەسەرەوەی کە کوردستان جۆرێک لەوەی کە یعنی هاوسەنگی بۆ هێز بگەڕێتەوە باوە بڵین زانی چۆنە وەکو قانون وەکو عرف یان وەکو ئەوی پێی دەگوترێ معمولی ئیداری
تاوە ینی حیزب و هاوپەیمانێک برایانی پارتی لەگە گۆڕان هاوپەیمانیان هەیە ئێستا و حکوومەتی بەڕێوە دەبن و ئەکسەریەتن یان پێشووتر لەگەر یەکگرتو یان لەگەر لایەنیشی تر یعنی ئەو ئیشت زۆر تەبیعیە یەکێتی لە بۆ خۆی لەگەرەوەی دەکە دەتوانی لەگەر چێ نزیکی پارتی دیموکراتی کوردستان دەتوانین لەگەی بکە ئەو لەگەی بکە ئەو ئیتیلافە هەموو دنیا ئێستا لەسەوەی دەڕۆ زۆر گرنگ نییە بەڵام ئێستا لەو قۆناغەیدا من یەکشت هاوسەنجی هێز لەسەر ئەساسی ئەوەی بیکە دوو زۆن و دوو ئەوە ئەوەم پێ باش نییە بەڵام هاوسەنجی هێز لە بۆ ئەوەی بی کە حکوومەتەکی بەڕاستی میلی یان حکوومەتەکی سربەخۆ یان کات و ساتیەوەی هاتی ئەوەی جەنابی کاک مەسعود بارزانی تەرحی کرد لە بۆ ڕئیس جەمهوری عێراق گوتی باەکی سربەخۆبی ئەمن زۆر تەئیدم کرد بەڵام بەو شەرتەی گوتم لە کوردستان ئەوە جێبەجێ بکرێ یەکەم جار با سەرۆکی هەرێمیەکی سربەخۆبی با سەرۆک وەزیران سربەخۆبی وەچی بەغدا عەلەقەل جارێک با لە چاو بەغدا بکەینەوە بۆ عەلی زەیدیا ئەوەی پێشتری سوودانی نە کورسیان هەبوو نە هیچ یان هەموو ڕئیس وزرایەکانی عێراق کورسیان نەبووە کەمیان هەبووە بایەکی وها بینەوەمە خەڵکی گەورەمان زۆرە دکتۆر بەرهەممان هەبوو دو ساڵی حکوومەتی چەند سەرکەوتوو بوو ینی یان حتا یەک بالداو برایانی پارتی یان ناوبرایانی یەکێتیان لە دەرەوەی ئەوانە میم ئەوەیە تەکنۆقراتی شارەزابی بتانی حکوومەتی بەڕێبەڕاستی هەتا ئێستا حکوومەت بەڕێوە نەبردرایە بەڕاستی داهات دیانە وەڵی نەموئەسساتێکە کە چۆن دەبی لە کوردستان کە ئاەتی قورئانی لەسرە کە داهاتی زۆرە و کەشتی عەزرەتی نوح لێرە دابەزێ لە ئەساسی ئێستا و پێویستت بە بەغدابی موچە لەوێ بێت داهاتی خۆت نەبی موچەی پێ بدەیت یعنی ئەوە گەورەترین شکستە لەبەران دێ مەجال هەیە ئەمە داهاتی ئێمە نەک میلەتی کورسێ چار میلەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێ بەخێو بکەین مامۆسایانی تۆ دەتوێ بڵێ ئاساییە ینی سەرۆک وەزیران خەڵکی دیکە بێ سەرۆکی پەرلەمان خەڵکی دیکە بێ وەرچەندە دەگۆڕێ بەڵام سەرۆک وەزیران زۆر محتەمن پارتی دیموکراتی کوردستان ینی ئاساییە خەڵکی دیکە بێ خۆی پەرلەمان مادەم خەریتەکەی دیارە بابرێن برایانی یەکێتی سیونۆیە و پارتی دیموکراتی چلە یان سیونۆیە ئەوە خەریتا قووەتی خۆی هەیە بەڵام ڕێیزەرە بەڕاستی کات و ساتی ئەوەی داهاتیە باسبی یعنی لەگە بەغدا و لەگە مسەقەفەتی عێراق قسە دەکەی شەرمەزار دەبی دەرێرەکە کە ئێوە چیانگۆ هەر وەچی ئەوەی لێ هاتەی مەسیحی ئەلئاب والابن والروح القدس یعنی ناکرێ هەر ئەتو دووسێ کەسی لەو پۆستانە بی ئەوانش برای خۆمانن بەڵام خزمەتەچیان کردیا حەقوایە بەجێی بێلێن چکە ینی ئینسانە پێی ناکرێ ئەم بخۆم ئێستا بکەنە ڕێژەرە ڕەنگە سەرکەوتو نابم چیا فاشیم ئەوە سەتا ئێستا ئەوە ڕێژرایەتی سەرۆکایەتی هەرێم یان وەزیرایەتی کات و ساتی ئەوەی داهاتێ خەڵچکەمان هەیە ئەمە لە کوردستان ئەو هەموو ملیۆنان خەڵکە خەڵکی باشی تێدایە خەڵکی تەکنۆقراتی خەڵکی وای هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی مەقبولترە لەوی تر یعنی ئەوانە بێن لەو قۆناغەی لە بۆ خۆشیان باشە چکە ئەگە ئەویشانە نەکەین ڕاستی ئەم هەز دەکەم ئەگە لە کوردستان بقەومێ یەکەم جار لە سەرکردەی حیزبەکان زۆر خراپ دەقەومێ ئەو ماڵ و سامانەی دایان کردێ و لە دەرێ و نابنە خاوەنی ئەوەش یعنی لێ قەومانێک لەوان دەقەومێەوە چی کەس وەکو برێی لە ڕاهی خوای لە پێناوی میلەت و لە پێناوی خۆشیان حەقۆیە ئەو گۆڕانکاریانە بکەن و ڕێژەرایەتی با سربەخۆبی بێ وەزیر سربەخۆبی تا ڕادێک بەڵام قووەتی پەرلەمانی با ئەوی یەو دوو حیزبەی بێ احتیاطیە مامۆسا دەسەواژەی کرد بەکارە ناوتت ڕەنگە خەڵکی دیکا بێ لە سەراسی نێودوڵەتی مەقبولتر بێ مەبەستە چییە لەوە؟ ینی دەزانین چۆن ئێستا کۆمەڵک تێبینی هەیە لەسەر سەرکردە کوردەکە بەبییر دێ لە دوای ڕێفراندۆم ئەین تەداخڵێکی زۆر تند کرا هەتا سەرۆکی هەرێم لادرا خەریک بوو کێشەی زۆر گەورە دروستبی ینی ئەوەمان لەبیرە کەواتە ئەوە مەقبول نییە ینی ئەمە لە ناوەمەی کورد ڕەنگە ئەمە مەقبول بی و ئەمە سەرکردەی خۆمان خۆشمان دەوێت ئەوە جودایە بەس دووەلیان مەقبول نییە مەجموعەک سەرکردەی کرایە پۆستی گەورەیان هەیە راپۆرتی نێودەوڵەتی زۆر خراپیان لە ساعتیا زۆر بەردەوام دووبارە دەوتەوە لەبارەی مافی مرۆڤ لەبارەی پرسی تر زۆرە ڕەنگە خەڵکی تر هەیە بە تەئکید خەڵکی تری زۆر هەیە کە ئەو تێبینیانیان لەسەر نییە لەبەرەوەی لەو دەمەی لەو قۆناغی کە کوردستانی پێدەتێپەڕی ئەمنی قەومی کوردی وا دەخوازی کە خەڵکەکی وابینی کە وەکو برێت لە جیهاندا تێبینیان لەسەر نەبی پاڵپشتی نێودەوڵەتی هەبی چکە ئەگە هەروە ببینێتەوە ئەگەر نمونەک بینەوە بە سەریعی ئەگە سەدام حوسێن
لە پاش ساری نۆتوێک کە شەڕ بوو ئیستقالەی بدا بواە بزانە ئەو قسە زۆر نزیکە لەو نمونەی جەنابەت داوای دەکەیت ئیستقالەی بدا بواە و کەسەکی تر مەقبول نێ و دەوڵەتی باتوە عێراق دەزانی و های بەسەر نەدەهات ئەو هەموو زەربەی پێ نەدەکات ئەو هەموو تاخیربوونێ کە ئێستا بەسەری هات بەسەریدان دەهات عێراق هەر دەستاوە دەبووە عێراقیشتر سەدام حوسێن خۆی تند کردووە هەر قراری لەسەر داهات هەر جێی خۆی تند دەکرد هەتا گەیشتە 65 قرار لە بەس لە ئومەم متحیدە دژی عێراق دەرچوو یعنی ئەوانە دەرنەدەچوون یعنی ئێستا کوردستانیش وایە ئەو عینادیە لەگە نێو دەوڵەتی لەگە وەسعی ناوخۆ کە ئەوە چەک بەستوێکی دروست کردیا یعنی ئەوە لەبەرچی و ئەمەوەکی عێراق و سەدام بکەین کاکە ئەوە ڕێی زەرای دەگۆڕین ڕێیس وەزیری دەگۆڕین سەرۆکێرێم دەگۆڕین نائب ڕێی زەرای دەگۆڕین هەرچی هەیە دەیگۆڕین خەڵکەکی گونجاوتر هەیە لە کوردستان دەیکەینێ کە ئەوە سەرەتا و دەواازەی ڕزگاربوونیشە لەو مؤامرانەی کە لە ناوچەکە دەکرێت بەرامبەر کورد باشە مامۆسا ئەم چەق بەستویە سیاسیە ئەم بنبەستە سیاسیە بە کوێمان دەگەێنێ هیچ شک و گومانەکمان لەوەی نییە ئەوەی لە دەوروبەرمان وا دەگوزەرێ ئەوەی لە جیهان دەگوزەرێ لەگە ئەوەی ناوە خۆی کوردستان لەو چەق بەستووە ڕێک ئەومان پێدرێت کە کورد بڕیاریدایە خۆی ئینتیحار بکە یعنی هیچ یەک خوێندنەوەی کەمانیە هێڵە کاچی خۆوان براینا ئەمە هەموو برایەکین کە قسەی لەگە یەک دەکەین قسەکان بە دژمنایەتی وەرمەگرن ئەگەر وا بڕوا ئەمە ئینتیحارە ئێوە لەبەرچی ئینتیحارکەین ئەگە ئینتیحار بکەین چێ زەرر دەکات زۆر زۆر هەبوومان بەڵام ئەوەی زۆر زەرر دەکات ئەو سەرکردە حیزبیانان ئەو ئەوانەی کە ماڵ و سامانێکی زۆریان هەیە یعنی کاکە با ڕێککەوین هەمووی لایەک لەس ئەوە ساسەی کە ئێمە دەیرێن کاکە دەستگۆڕی دەسەڵات با هەبی وەکو بەغدا ینی بەغدا گوتیان نووری مالیکی نابی ها مەقبول نەبوو چەند عاقلانە ئەویان لادا گۆڕ نابی عێراق گەورەترە لە نووری مالیکی دەبێ مەش کوردستان گەورەترە لە تو لە من لە فلان یعنی بە خەرکەچکە بێ خەرچکەمان زۆرە ینی ئەو کاتی دەرگای دیبلۆماسیەت دەکرێتەوە ئەو هەموو زەختە نامینێ لەگە عێراق دەتوانێت ڕێککەوین لە ناوخۆ کێشە نامینێ هێزی پێشمەرگە دەبتە یەک هێزی پێشمەرگە و سەر بە حکوومەتی کوردستان دەبی کورە مادەی 140 دەتوانین جێبەجێ بکەین کورە کەرکوو گوەردەگرن یعنی یەک دنیا ئیش لە پێشە کە قازانجا واگە نەیکەین زەرەرە و وەکو باسم کرد ئینتیحارە یعنی سەرکردایەتی کورد ئەو دوو ڕیانە هات و نەهاتە خۆ لەبەر چاویتی ئەگەر نا پاشی ماوەش کە جارش کەمە گفتوگۆ دەکەینەوە ئەوها لێرە لەگەت چەنابێت پاشی دوسێ مانجکە دەرێن بریا ئەوها بکرا وایە نەک ئەوەی تر ئێستاش ئەمە هەر ڕائیمان وایە ئەوها بکرێ با سەرکردایەتی کوردیش هەر سەرکردەبن و کورسیەکانیش هەر لە لای خۆیان بی بەڵام ئەو گۆڕانکاریە لە شکلی حکوومەت بکرێ باشە باشە مامۆستا کە دەڵێ دووسێ مانگی دیکە دەڵێن بریاوە بکرێ ینی گۆڕانکارەکان ئێندە خێران ڕەنگە لە دووسێ مانگی ئایندەدا کاریگەریم چەق بەستووی و بنبەستە سیاسیە لەسەر هەرێمی کوردستان دەربکەوێ وڵی دەزانی ئەمە لە کاتی ڕیفراندۆم نازان لەو قەناتەی بوو لە چی هەینێ باسمان کرد گوتمان کاکە شتێکیوان نەکەین پاشی دەڕۆژ پاز ڕۆژ کە لێ پشێمان بینەوە بە بیرم دێ ئەو قسە یعنی دوایە ڕوویدا چەند ناخۆش بوو ئەوەی ڕوویدا با دووبارەی نەکەین یعنی ئێستا شتمان دیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕست دیتمان لە کوردستانی عێراق ئەها مەسەلەن ڕێگای ئۆڤاکۆ ڕەبیعا ئەوی ئێستا کە تورکیا 10 ساڵە حەولی لەبەر ئەوە ڕوویدا دیتت ئەها لە بەغدا شت ڕوو دەدا ئەها لە کوردستان پێگەی بەرەبەرە لاواز دەبی بەرەبەرەوە وەکو برێ شکستی گەورەیان گورزی گەورەمان بەردەکەوی ئەو گورزانەی وادادێ زۆر زۆر گەورەتر و مەترسیدارترن ئەگە ئێمە وابین ها نازم خەرچی کوردستان هەست پێ دەکا بە سەرکردەکان هەست پێ دەکە یەک سەرکردەی عالەمی نییە تەلەفۆنەشی لە بۆ سەرکردەکانمان بکە پرسەچیان پێ بکە ڕاوێژەچیان پێ بکە لە کاتێک ئیشوکارەکان هەموو لە دەور و بەریمەیە ئەین دەبابی ئێستا هەر ڕۆژێ وەزیرێک ڕئیس جەمهورێک بە هاتابایە کوردستان وەکو پێشتر دەماندی یعنی ئەوە مەترسی نییە ئەدیەوە ئەدیەوە لەوەی ئەگە لەوەی تێنەگەین کە مەترسی نزیک بیتەوە زۆر زۆر ئەی لە چ تێدەگەین و ئیشاڵڵا ئەوەی دەرێم سێمانشکە ئەو هیچ شتێک ڕوونادا بەڵام خۆ بە دوعاەن نابی ئەوە دەبی ئیشی لە بۆ بکرێ ئەمە دووبارەی دەکەینەوە ئەوانە برای خۆمانن بەجێمان بکەن باشە هەمیشە کە شتێک ڕووی دەدا دەمانوت
دەستی دەرەکیە وڵاتانی نێودەوڵەتیە بۆ نمونە ڕێککەوتنی نێوان وڵاتەکانە لەسەر حسابی ئێمەی گیاندۆ بەم دۆخە بەڵام پێ دوایە ئەوەتانێ ئەمریکا فەڕەنسا دۆستەکانمان هەموو هانمان دەدەن دەڵێن یەک بگرنەوە یەک بن یەک هێستانە بێ حکوومەتێکی جوانتانە بێ ڕەچاوی مافی مرۆڤ و ئازادی خەڵک بکەن کەنایکەی دوایی ئەگەر خوا نەخواستە شتێک ڕووبا لارێمی کوردستانە مافی گلەیمان هەیە لە دۆستەکانمان ڕێمە ساڕێک لەوە پێش داوەتی سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا بووین هەندە قسەی کرد ئەوەندە توند لەسەرەمە بەس ئەمن هەینێ با دۆستەکانی خۆم کوڕە گوتم ئەوە لە دڵسۆزی ئاگاتەن لێبێ ڕاستە ئەمە هیچمان لە دەستنی ئەو لەوەی بە هەڵەت داچوو ئەو گارەگار و توندیەی لە گەرەمە باز دەکەوە زانانی ئەمە شتێکمان لە کوردستان لەبەردەستە نازانین هیچمان لەبەردەستدانیە ئەو باسیەوەی کردگوتی بودجەی زۆری هاوپەیمانان لە بۆ کوردستانی ئەڵمانیایە یعنی ئەڵمانیایە فەڕەنسایە بەریتانیا ئەمریکایە کاکەوە ئەمریکا یعنی بەخۆی سەربەرشتەکە یعنی یارمەتی ڕاستەوە خۆی پێشمەرگەتدا ئێستا دەرێ لە بودجەی ساڵی 2027 دەی بڕم یعنی ئەوانە هەموو ئینزاری وازحن یکاکە تو ئەوانە لە بۆت دەکەن ئەوانە دەتپارێزن هەرێمی کوردستانیان دروست کردیا خەتی 36 قەراری دووەلی باشە لەبەرچی بەچی ناکە ئێستا تۆ ئەو هێزەی ئێستا ئەمە هیتمان لە کوردستان نازانم قسەکەی بکەمیان نەکەم کاکە وەڵی بە کەلێک شەڕی دەرەچی نایە بەستەمەشای شەڕی درۆن و شەڕی ئێستای نوێ بکەن شەڕی ئێستای نوێ کا فەرد دەوریمە کات چەکدار کات و نەفرەك کلاشکۆفەکی بەدەستە یعنی شەڕی چێ ئەو لە ماری خۆیتی شەڕ دەکرێ نیما ئەوە یعنی لەبەر چیە تۆ هێزت ڕاگرتیە بەو شێوازەی کاکە هێزەی دەکەمە نیزامی مادام هەموو دەوڵەتانی جیهان ئامۆژگاریم دەکەن یان ئینزارم دەدەنێ دەکەمە هێزەکی 30,000 وەزارەتی پێشمەرگەی ڕاستەقینە دادەنێم یان 30,000 زۆرتر ئەوەندەی هەیە و دەیکەمە ئایدی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی حیزب دەست لە چەکداری دوور دەخەمەوە چکە ئێستا بەڕاستی خەڵک دێتن دەرن کاکە حیزب چەکداربی هەموو دەمێ ئەوەی هەیە وەرگەڕێنەیەک و بەشەرمەوە دەستبینین زوو ئەو شتانە دەبین کە دەرێ مەسەن حیزبێک دەرێ ئەمێن یەک کورسیش بینم هەر حکوومەت ئیبنە معنەتیە بەمعنا بەهۆی ئەو هێزەیە ئێو هێزە بەس لە بوو ناوخۆ بەکاردێ یان لە بۆ دەرەوە مەسەوە جەیشی تورکیا لێرەیە وەختەچێ حەشت وەختەچێت داعش وەخت سبەی دوزبەی نازەم لاش خۆ ستەچی وای پێ ناکرێ ڕاستیەکەی یعنی کەواتە حیزبی چەکدارەکەی لە بۆ حیزبی خۆیتی ئەگەر لە بۆ میلەت و وەتەنیتی دەبی تەسلیمی وەزارەتی پێشمەرگەی بکە بەڕاستی تەسلیمی بکە بەخۆی دەستبەرداری بی لە ژێرەوە نابی تەوجیهاتی بداتی ئێستا ڕاستی پێ برێم ئەم سەرۆکی حیزب مەرسوم دەدا نازانم چ دەدا ئاخری ئیمزایەک بە وەزیری پێشمەرگە دەکەن نەقلکردن نازانم چیت یعنی ڕاستیەکەی قسەکە خۆش نییە بەس خەرک پێمان دەرێن ئێوە میلیشیان و ئەمن ڕاستیەکەی دەبی ڕەدیان دەینەوە بەس ڕاستی میلیشیا ڕێک منەزەمە میلیشیا قەت هێزی عەشایری نییە قسەکە خۆش نییە برێم ئەمە هێشتا نەگەیشتینە میلیشیاش چکە لە دەستوری ئەمریکا 3000 ناوی میلیشیا هاتیە یعنی قسەکە خۆش نیە هەر دەبی دووری بێخینەوە برین ئێمە دەستورین کاکە لە عێراقوە بەڵام کاکە لە عێراقیش لە دەستور لە قانونی ئەحزاب و لە کوردستانیش یعنی لە هەمووی حیزبی چەکدار مەمنوعە یعنی من لەبەرچی بە مەمنوعی ئیش بکەین کە لە کاتێک دەستورمان هەیە وەزعی باشمان هەیە لەبەرچی مە موافقی دەستور نەبین موافقی قوانینی کوردستانی خۆمان نەبین زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق توێژەری سیاسی شەڤەکاری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس بۆ خستنەڕووی سەرنج و بۆچوونەکانن لەسەر ئاگربەستی نوێنێران ئەمریکا و کاریگەری لەسەر ناوچەکەمان و دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەکەم خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە ساغ سەلامەت بن خواتان لەگەڵ